بەناوی خی گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقیان جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لەو دەکەین بۆچی لە پەنای تیرۆر و تونوتیژی هێرش دەکرێتە سەر مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئاراس محەممەد ساڵح مامۆستای زانکۆ لە هەولێری شەو مامۆستا عوسمان کانی کوردەیی زانای ئاینی سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە. بە درێژایی تەمەنی ئەو دەسەڵاتە حیزبێکە هەرێمی کوردستانی دابەشی دوو زۆنی جیاواز کردووە و بەتایبەتیش لە دوای ساڵی 2023ەوە بەردەوام لە هەوڵیەوەدا بووە کە شەڕی خۆی لەگەڵ هێزە سیاسی ئیسلامیەکاندا بگوازێتەوە بۆ مزگەوتەکان و ئەوەی ناوێرێ و ناتوانێ و بۆی ناکرێ ڕاستەوخۆ دش بە هێزێکی سیاسی ئیسلامی بیکە دەیباتەوە ناو حرەمی مزگەوتەکان و لە ڕێگەی دەستگیرکردنی نوێشخوێنان و دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی و داتاشینی تۆمەتی جیاجیا بۆیان هەوڵ بۆ بەرتەسەکردنەوەی بازنەی ئازادی ئاینیەکان و دروستکردنی فشارەدا لەسەر هێزێکی سیاسی ئیسلامی دیاری کراو. پرسی هەڵکوتانە سەر مزگەوتەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە هیچ کاتێک پاساوێکی یاسایی نەبووە، هەروەک چۆن بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانیش نەبووە، چونکە لە بنەڕەتدا لە هەرێمی کوردستان ئاسایشی حیزب و بنەماڵە هەیە نەک ئاسایشی نیشتیمانی، بەڵکو بۆ دروستکردنی فشار و یەکلاکردنەوەی ململانەی سیاسی و حیزبی بووە لەگەڵ ئەو هێزانەی هەرێمی کوردستان کە دژ بەستەم و گەندەڵی و چەوسانەوەی خەڵکی کوردستان دەنگیان هەبووە و ڕێگر بوون لە بەردەمیدا. لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی ئیسلامی کە لەسەر ئاستی شەقام و پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بووەتە ڕەمزی بەگژاچوونەوەی گەندەڵی و پیسخۆری و قۆرەخکاری حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم و ڕۆژ بە ڕۆژ پێگە و ئاسی جەماوەری ئەم هێزە لە هەڵکشاندایە شەڕێکی بەرنامە بۆ داڕێژا و لە دژی خۆی و پەرلەمانتار و ئەندام و کادرانی بەڕێواچێت و لە هەر قۆناغێکی ئەم شەڕانشدا دەسەڵات تۆمەتی تیرۆر وەک پەردەیەک بۆ داپۆشینی ڕووی ڕاستی پیلانەکەی بەکاردەهێنێ. بەڵام ئەو سیناریۆیانێژ هێندە لاوازن کە چەند سەعاتێک نابە ڕیسەکەیان دەکاتەوە بەخوری. بە بڕۆی بەشێک لە چاودێران و نوخبەی ڕۆشنبیر و خاوەن قەڵەمی ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ئەم شەڕەی کە لە سنووری زۆنی هەولێر بۆ سەر کۆمەڵ و پەرلەمانتار و ئەندامانی بەڕێوە دەبرێ خۆخاڵیکردنەوەیەکە لەو ئازارەی کە ئەم حیزبەی دەسەڵات لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و داخستنی پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ تووشی بووە کە سەرنجامەکەی نەک بە هەمواری ئەو یاسایە بەڵکو بە دوورخستنەوەی خودی سەرۆکی پێشووی هەرێم و دابەشکردنی میراتی دەسەڵاتەکەی بەسەر دامەزراوەکانی دیکەدا کۆتایی هات. ئەم دەسەڵاتەی بە زەبری هێز و دەنگی ساختە خۆی سەپاندووە لە ڕێی ماکینەیەکی ئەعلامی زەبەلاح کە بە پارەی دزرا و موچەی بڕاوی فەرمانبەران بەڕێوە دەبرێن هاوکات لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە هەڵمەتێکی ناشرینکردنی مزگەوت و مامۆستایانی ئاینی و سیمای ئیسلامی و نوێشخوێنانی دەست پێ کردووە کە هەر جارەی بە بیانوویەکی دروستکرا و سیناریۆیەکی داتاشرا و ژمارەیەک لەو مامۆستا ئاینیانەی نەبوونەتە بەشێک لە شەرعیەدان بە دیکتاتۆریەت و زوڵم و ستەم و سەرکوتکردنی خەڵک لە وتاردان و پێشنوێژی و مزگەوتەکان دوور دەخرێنەوە. بەپێی بە دوواداچوونێکی پەیام لە 23 حوزەیرانی ساڵی 2015 تا ئێستا دەیان مامۆستای ئاینی لەوانەی کە نزیکن لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بڕیاری حیزبی لە وتاردان و پێشنوێژیکردن دوور خراونەتەوە بەشێکیشیان سوکایەتی بەرامبەریان گەیشتۆتە ئاستێک کە تەنها بە دوورخستنەوەی نەوەستاون بەڵکو ڕیشیان سووتێنراوە و ئەو پەڕی تونند و تویژی بەرامبەریان کراوە کە دوارترینیان هەڵکوتانە سەر ماڵی مامۆستا سەلیم شوشکەیی زانای ئاینی و پەرلەمانتاری عێراق و داتاشینی تۆمەتی تیرۆرە بۆی. بە درێژایی مێژوو هەر دەسەڵاتێک هەوڵی شەڕ و توندوتیژی دابێ لەگەڵ مزگەوت و فشار دروستکردن بۆ سەر زانایان و موسڵمانان و هەوڵدان بۆ ناشرینکردنی دروشمە ئیسلامیەکان و بەرتەسکردنەوەی ئازادیە ئاینیەکان شەڕەکە بە کۆتایی هاتنی ئەو دەسەڵاتە کۆتایی هاتووە. ئێستاش لە هەرێمی کوردستان نەشەڕ و گێچەڵکردن بە هێزێکی سیاسی وەک کۆمەڵ ئەنجامی دەبێ چونکە هەرگیز دەستەمۆ نابێ نەهەوڵدان بۆ ناشرینکردن و لێدان لە پێگەی مزگەوت و کەمکردنەوەی ڕۆڵی ئیسلامیش لە کۆمەڵگەدا ئەو مەرامەی دەسەڵات دەهێنێتە دی. تاگەڕێگی دروست کە دەسەڵاتی هەولێر بیری لێ بکاتەوە ئاوەردانەوەی لە گوزەرانی خەڵکو و کۆتایی هێنانە بەو دەیان قەیرانە دروستکراوەی خەڵکی پێ گرفتار کراوە جگە لەمانە گرتنەبەری هەر ڕێگەیەک جگە لە دروستکردنی گرژی و تێکدانی ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی و کوردکردنەوەی زیاتری تەمەنی خۆی شتێکی دیکەی لێ بەرهەم نایەت.
جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن کاک دکتۆر ئاراس ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ئەو هۆکاری ئەو هێرشانێکی سەرەکتێت سەر مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام لە کوردستان حەز دەکەم لە گرنگی و پیرۆزی مزگەوتەوە دەست پێ بکەین. مزگەوت چ گرنگێکیەوە چ پیرۆزێکیەیە؟ بە ناوی خۆی گەورە سوپاس بۆ ئەم دیدارە سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز بە درێژایی تقریبا 1400 ساڵ و ئەوەندە کە مزگەوت لە کوردستانە کراوەتەوە مزگەوت گەورەترین خزمەتی بە کورد کردووە. هەر کەسێک بێئەدەبی و قسەی ناشرین و سوکایەتی بەرامبەر بە مزگەوت بکە کورد ئەبێ و خەڵکی کوردەوە و کەسانی کە خۆیان بە کورد دەزانن بێ سوکایەتی بەرامبەر بە مزگەوت بەرامبەر بە پیرۆزیەکانی مزگەوت نەکەن، چونکە مزگەوت گەورەترین خزمەتی بە کورد کردووە. ئەو مێژووی کە هەمانە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی فەرهەنگی و ئەدەبیوە چ لە ڕووی شعر و چ لە هەموو ڕۆکانی ترەوە هەمووی بەرهەمی مزگەوتە هەتاکو نیوەی یەکەمی سەدەی بیستەمیش ئەگەر خوێنەوارێک شاعیرێک نووسەرێک ڕۆشنبیرێک سیاسیەک لە ناو کوردە هەبوو لە دەرچووی مزگەوتە و پەروەردەی مزگەوتەوە لە مزگەوتەوە دەرچووە. بە درێژایی 1400 و تقریبا 20 ساڵە کە مزگەوت لە کوردستانە هەبووە. ئەگەر مزگەوت توندوتیژی بەرهەم بهێنا ئێساکانە شاخەکانی کوردستانیش نەمابوون و دنیاشیان وێران کرد بێ. بە درێژایی 1000 ساڵە مزگەوت توندوتیژی بەرهەم نێنا. مزگەوت لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی عەقیدەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانی کوردی پەروەردە کردووە، ئینسانی کوردی ئامادە کردووە. ئەو هەموو ڕۆحی هاوکارە لەناو کووردا هەیە، ئەو ڕۆحی یارمەتیدانە لەناو کووردا هەیە، ڕێزی گرتن دەستپاکی دەمپاکی دەروونپاکی هەمووی بەرهەمی مزگەوتە. بەرهەمی مزگەوتە و بەرهەمی ئیمان و بەرهەمی ئیسلامە کە میلەتی کورد ئێستاکانش دوورە لە هەموو دیاردەیەک و ڕۆشتێک و ئاکار و ڕفتارێکی ناشرینەوە. بە درێژایی مێژوو و بە درێژایی مێژوو مەسیحی هەبووە، کاکەی هەبووە، یەزیدی هەبووە تا ساڵ 1952 لە هەموو شار و شارۆچەکانی کوردستانە جوولەکە هەبوو. ڕۆژێ لە ڕۆژان توندوتیژی ئاینی لە ناو کووردا لە ناو مزگەوتەکانی کورد و لە ناوەندە ئاینەکانی کوردستانە نەبووە. ئەم مەسەلەی کوشتن و توندوتیژی ئەوانە لە 60ەکان و لە 70ەکانەوە کاتێک کە حیزبی ئەلمانی سەر هەڵەدا، چەپایەتی و چەپی ستالینی لە کوردستانە سەر هەڵەدا، لەو کاتەوە ئیتر کوشتن و دیاردەی کوشتن و سوکایەتی بە ئینسان و بێبەهاکردنی ئینسان لە هەموو کوچە و کۆڵانێکا کوشتن و دیاردەی کوشتن ئەبینی. مێژووی کوشتن لە ناو کووردا لە 60ەکان و 50ەکان دەست پێیەکە بە شایەتی خەڵکێکی چەپ کە هەموو ژیانی لە چەپایەتیا بەسەر کردو خۆی هاتووە مێژووی نووسیوەتەوە ئەو ئاڵێت. بەڵێ زۆر باشە. بەس بەڕێزوت مزگەوت چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئەدەبیەوە خزمەتی زۆری بە کورد کردووە. بۆ نمونەگە خەڵک بپرسێت لە ڕووی سیاسیەوە مثلا چه خزمەتێکی بە کورد کردووە یاخود لە ڕووی ئەدەب و شیعر و پەخشانەوە مزگەوت؟ لە ڕووی پێش خۆی ئەدەب و پەخشان و شعر پێش سیاسیە. بە درێژەی 1420 ساڵ کە مزگەوت لە کوردستان نابووە، خوێندن و خوێنەواری شوێنی خوێندن و خوێنەواری و فکر و ڕۆشنبینی تەنها مزگەوتەکان بووە هاتاکو نیوەی یەکەمی سەدەی بیستەمیش. ینی پێشتر قوتابخانە نەبوو، مزگەوت بوو ناوەندێکی پەروەردەکردن، دەیان مەحوی، دەیان ئەم شاعرە گەورانە ئەمەی کە ئەمڕۆ پێڵێن مێژووی ئەدەبی کوردی هەمی بەرهەمی مزگەوتە و هەمی بەرهەمی مامۆسایانی مزگەوتە. مزگەوت دەیان مەلای گەورەی کۆی و دەیان شێخ حەمەی خاڵ و دەیان مەلا ئەبوبەکری موسەنیف و دەیان ئەو کەڵە زانایانە کە بە هەزاران زانایانمان هەیە. کاتێک ئەچی تاریخی عولەمای ئیسلام بخوێنیتەوە مجەلدەکانی کەیتەوە شەرمدا دەکرێت کە زۆربەی زانا گەورەکانی ناو تاریخی ئیسلامی عولەمای ئیسلام هەمویان کوردن و لە حوجرەکان و لە مزگەوتەکانی کوردستان سیاسیەوە بە درێژایی مێژوو هەر سیاست و خەبات و کوردایەتێک کە لەناو کوردە سەری هەڵداوە لە سەلاحەدین و بیگرە هەتاکەوە گاتە قازی محەممەد هەتاگەتە شێخ عەبدوڵای نەهری. شێخ عەبدوڵای نەهری کە لە ساڵی 1982 شۆڕشەکە دژ بە بیری تۆرانێت و ئەوان ڕێگەی مزگەوتی لێداخن، ڕێگەی خوێندن بە کوردی ئەوان بە کوردی قسەیان کردەوە، ئەوان بە کوردی دەرسیان وتۆتەوە، ئەوان هەستی کوردایەتیان هەبووە. کاتێک کە ئەیانەوێ بیری تۆرانێتی تورکی بسەپێنن بەسەر کوردەکانە، تەنها مزگەوتەکان و شێخەکان و مەلاکانن دێن دژایەتی ئەو فکرە تۆرانی، ئەو فکرە کەمالی، ئەو فکرە ئەلمانەتی تورکیاکەن و ئەوان شانازی بە کوردبوونی خۆیانەوەکەن. لە وڵاتی خۆشمانە سەرەتای خەباتی کوردایەتی کە دەستی پێکردو ئەگەڵێن لە شێخ محەممەد حەفیدەوە دەستی پێکردو. شێخ محەممەد حەفید و شێخانی بەرزنجە کە شوێن دەستیان دیارە لە مێژووی کووردا هەمویان بەرهەمی مزگەوت و تەکیە و خانەخانەکانی کوردستانن. لە دوای ئەوش قازی محەممەد قازیە و مەلای و دەرچووی مزگەوتە. لە دوای کۆماری کوردستانی بەرزانی کە پیاڵن مەلا مستەفای بەرزانی ئەوەی کە فێری بۆ خوێنەواری کە هەیەی کەسە شانازی بە مەلابوونەکە یەکەن دەرچووی مزگەوتە و لای مەلاکانی سلێمانی شوێنەکانی تر فێری خوێنەواری بوو و شانازیشی کردو بە فەقیەتی و مەلایەتیەکەی و خوێندنی حوجرەکە. ئەو خوێندەی کە لە حوجرەکانی کوردستان خوێندوێتی بە درێژایی مێژووی خۆی. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر. مامۆستا عوسمان زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان سەبارەت بە هۆکاری چیەکە لە ئێستادا لە پەنای توندوتیژی و هەر ڕووداوێکی تیرۆر هێرش دەکرێت سەر مزگەوت لەلایەن دەسەڵاتەوە. هۆکاری بە ئامانجگرتنی مزگەوت و هێرش بۆ سەر مزگەوت ئامان چیە لەوە؟
بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابەت سڵاو ڕێزم بۆ میوانە بە ڕێزەکەت هەیە و سڵاو بۆ تێگەڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. معلومە کە دەسەڵاتی کوردی لە میانەی ئەو سیاسەتە دیکتاتۆریە کە بەرپای کردووە هەستاوە بە کبکردنی هەموو ئازادیەکان، دەنجی ناڕازی و هەروەها هەر کەسێکەوە هەستی سەربەخۆیی و ئازادی و دادگەری و داواکردنی ماف و قوت و بودجەی هەبوو بێ، دەسەڵات توانیوەتی ئەم دەنگانە کب بکات تاکە دەنگ کە تا ئێستا 100% کب نەکرابێت دەنجی مزگەوتەکانن. ئەو مزگەوتانەی کەوە پیرۆستترین جێگان لەسەر کوڕەی زەوی کە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەحەب البلاد إلى الله مساجدها، خۆشەویستترین بقاع ئەرز لە زەوی مزگەوتەکانن. بۆیە مزگەوت مەڵبەندێکە بۆ دروستکردنی عیلاقی بەندەکان لەگەڵ خوای بەندەکان و هەروەها مەڵبەندێکە و مرکزێکە و ناوەندێکە بۆ خاوێنکردنەوەی مرۆڤەکان لە چڵک و تاوان لە گوناه و تاوانی زاهری و باتینی پیسی زاهری و باتینی. بۆیە نەیانتوانیوە کە 100% دەنجی مزگەوتەکان کبکەن بەهۆی ئەوەی مامۆستایانی ئاینی وتار خوێنان بەر لەوەی کەوا مۆزەفی دەوڵەت بن، معلومەکەوە پیاوانی ئیسلامن و هەروەها پیاوانی مزگەوتن و هەروەها هەڵگرانی ئاڵای ئیسلامن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دامەزرێنەری ئەو مزگەوتە بووە و مامۆستایانیش دوا بەدوای ئەم مؤسسە پیرۆزەکە پێغەمبەری خوایە بوونە درێژە پێدەری ئەم خەباتە و ئەم ڕێگایە کە مزگەوتە بۆ هۆشیارکردنەوەی تاچی کورد، بۆ هۆشیارکردنەوەی مسلمانان، بۆ زیندووکردنەوەی شەعیرەی دین و بەرزڕاگرتنی دروشمە ئاینیەکان. مزگەوت تاکە بڵندگۆیە و تاکە مینبەرە و تاکە وێستگەیە بۆی کە مسلمانان تێیدا خۆیان بدۆزنەوە و هەروەها بە حەق و ناحەق ئاشنیان پێ بکرێ، زوڵم و ستەم و هەروەها نادادگەری و هەروەها ئەم نایەکسانیەکە بەداخەوە لەناو حکومەتی کوردیدا بەدی دەکرێت. تەنها مزگەوتە بێدەنگ نەکراوە، تەنها مزگەوتە دەنجی دێ و هەروەها مامۆستایانی ئاین نەکەوتنە بەر ڕێشێفی زۆری زەبر و زەنجی دەسەڵاتێکی داگیرکەر و ستەمکار. بەڵام ئەو کارەکەی چیە کە ئێرش دەکرێتە سەر مزگەوت بە دیاری کراوی؟ بۆ نمونەیەمە لە دوای ڕووداوانەی هەولێر بە دیاریکراوی چەند ڕاگەیانێک زۆر کار لەسەر ناشرینکردنی پێگەی مزگەوت پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن. ئەو کارەکەی بۆ چی دەگەڕێتەوە بۆ چوونیەوە؟ هۆکارەکەی وەکو باسم کرد تاکە مینبەر تاکە شوێن کە مابێ ئازادیەکانی تێدا بەشێک بەیان بکرێ بەڕاستی مزگەوتە مامۆستای ئاینی ڕۆژانە و ڕۆژانی هەینی بەتایبەت خەڵک هوشیار دەکاتەوە لە ناعەدالەتی و زوڵم و ستەم و نادادگەری ئەم دەسەڵاتە شکست خواردووە. بۆیە مامۆستایانی ئاینی بۆتنە حەڵقێکی وەسل لە مابینی بەندەکانی خوا و لە مابینی پەیامی خوای ڕەب العالەمین. بۆیە هەڵدەکوتنە سەر مزگەوتەکان بۆی کەوە ئەم پەیامە پیرۆزەی خوا یەکسەر یوریدون لیطفئوا نور الله بأفواههم، دەیانەوە یەکەم جار دژایەتی ئیسلام بکەن لەبەر ئەوەی معلوممانە کە دەسەڵاتی دەسەڵاتێکی ئەلمانیەتیش لەگەڵ ئیسلام دژایەتیان هەیە، تێکگیربوونیان هەیە. لەلایەک دژایەتی ئیسلام دەکات، لەلایەک دژایەتی دەنجی ئازاد دەکات، دەنجی ڕەوا دەکات، دەنجی حەق دەکات، دەنجی دلێر دەکات، دەنجی بوێر دەکات. مامۆستایانی مزگەوتن کەوە لە بۆ موچە و لە بۆ ئیمتیازاتی شخصی ملیان کەس نەکردووە، مامۆستایانی ئاینی بوون کەوە هەتاوەکو وەزیفە هەتاوەکو ئیمتیازاتی شخصی و تاکە کەسیان واز لێهێناوە بۆەوەی کەوا بتوانن پەیامی خوا وەکو خۆ بگەێنن، وەکو پێغەمبەر دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە، باوەلەو یەک و شەش بێ پێغەمبەری خوا هێناوێتی زانایان دەیگەێنن. بۆیە ئەوانش بەگەیاندنی حەق و ڕاستیەکان قەڵز دەبن، نادادگەریوان دەردەکەوێت، نایەکسانیان دەردەکەوێت، گەندەڵی و زوڵم و ستەمیوان لە مزگەوتەوە ئینشاءڵڵا ڕادەماڵدرێ و هەروەها بەرەو زەبڵدانی مێژوو دەست پێ دەکات ئینشاءڵڵا. سوپاس دەکەم ماوەستەکە دکتۆر. سەبارەت بە دژایەتی مزگەوت هەر مێژوەکەی ئێستا یاخود کۆنە یاخود هۆکار بە دیاریکراوی لە کوردستانە، هۆکاری مەسەلەن هێرش بۆ سەر مزگەوت بۆ چییە بە بۆ چوونیەوە؟ دژایەتی مزگەوت مێژوەکی کۆنی هەیە لە دروستکردنی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و منافقەکانیش لە بەرامبەر چ مزگەوتی ضرار دروست دەکەن لەو کاتەوە دژایەتی و هەوڵی ناشرینکردنی مزگەوت هەیە بە درێژایی مێژووی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەریش بەڵێ سەردەمی پێغەمبەر ویلایەتی بەردەوام بێت کە دژایەتی مزگەوتی پێغەمبەر دروستەکان لە مەدینەی منەوەرە منافقەکانش مزگەوتی ضرار دروست دەکەن و دوای خوای گەورە فەرمووی چۆن مزگەوتە بڕوخێنەوە لەسەر ئەساسی نێتێکی پیس دروست کراوە، لەسەر ئەساسی تەقوا و خواناسی دروست نەکراوە. لەو کاتەوە دژایەتی
هەوڵی ناشرینکردنی مزگەوت هەیە لە منافقانی مدینەوە هەتاکو ئەم سەردەما و ئەم دەسەڵاتە گەندەڵ و دیکاتۆر و خراپانەی ڕۆژهەڵاتی ئیسلامی بەردەوام هەوڵی ناشرینکردن و شکاندنی هەیبەت و پیرۆزیەکانی مزگەوتیان داوە لە بەعسەوە بگرە لە قەزافیەوە بیگرە لە حوسنی مبارەکەەوە بیگرە لە عەلی عەبدوڵڵا هەمویان هەوڵی ئەویان داوە کە مزگەوت لاسای و دیکتاتۆرانی ناوچەکە عینی مەدرسە عینی مەدرسە و عینی بیرکردنەوەیە عینی بیرگەهین نییە بەس ئەم بە کوردی و بە عەرەبی بۆ بە فڵانە ئەینا هەر پەیامەکەی ئەتاتورکە ئەتاتورکیش بەغدانی قەدەغە کرد خوێندنی بە عەرەبی قەدەغە کرد نووسنی عەرەبی قەدەغە کرد قورئانی قەدەغە کرد لە تورکیا هەر عینی ئەو پەیامەیە کە هەژمون و هەیمەنی مزگەوت و دین و قورئان و پەیامی خوای گەورە کەس کرێ هەر ئەو فکرە عەلمانیەتەیە کە تێگیرانی هەیە وەکو مامۆستا فەرمی و دژایەتی هەیە لە کوردستانیشا بەداخەوە ئەم دەسەڵاتە کوردی ئێمە 27 ساڵە هەموو پیرۆزیەکانی ناشرین کرد جارێ پیرۆزی بینی ژن و پیا و بەناوی پیا و سالاری فڵان و فیسارەوە هەموو لا لە ژنی ئەم وڵاتیان بە تەلاقداندا و ژناکە بە دژمنی پیا و پیاوەکە بە دژمنی ژن سەردەمێک با و مامۆستا نابێت لە تەلەبەیەکە بە دژمنی مامۆسایەکە بە دژمنی تەلەبە و قودسیەتی مامۆسایان شکاند 2 ساڵە بە بۆنەی نەبوونی بودجە و مانگرتنەوە پیرۆزی مەکتەبیان شکاند پیرۆزی زانکۆیان شکاند هیچ شتێک پیرۆزی نەماوە لە وڵاتە هەمویان ڕسوا کرد بۆ سیاسەت هەمووشی مبەرمەجە و سیاسەتێکی نێتێکی زۆر پیسی هە لە پشتەوە ئێستا تەنها مزگەوت ماوە پیرۆزیەکانی بشکێنن مەلا مامۆسایانی ئاینی مەلا پیرۆزترین ناوە چونکە گەورەترین نووسەری کورد مەلا عەبدولکەریم مدەڕیسە هەموو کاتێ نووسی مەلا عەبدولکەریم مدەڕیس نەینووسی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس پیرۆزترین کەلیمەیە لە ناو ئەدەبیات و قاموسی کووردا کە ئێستا ئەیانەوێ پیرۆزیەکانی مەلا و پیرۆزەکانی مزگەوتی بشکێنن و زۆر مبەرمەجە هەر شتێک ڕێگەخەن و سیناریۆ تەمسیلی ڕێگەخەن و ئەرەوە لە خەتای مزگەوت و خەتای مەلا بۆ مەلا ئەگرن بۆ ئەوەی پیرۆزیەکانی مەلا کە تا ئێستاکانش هەر مەلایەتە هەر مجلسێکەوە لە کووردا هەمووی بەرزەپی هەڵاسێتە پێ بۆ هیچ کەسێکی تر هەڵناسێ ئەو پیرۆزیانی مەلا مامۆستا و مزگەوت بشکێنن تا چەند پەیوەندی بەوەشە کە مزگەوت بۆ نمونە پەرۆدەی مزگەوت پەیوەندی بەوەیە کە خەڵکێک بەرامبەر گەندەڵی بوەستێتەوە و بەرامبەر کۆیلەتی و دیکتاتۆریەت بوەستێتەوە تا چەند ئەم دژایەتی پەیوەندی بە دژایەتیکردنی گوتاری مزگەوتیشەوەی کە ئاینی پیرۆزی سلام جەخت لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ستەمکاری دەکاتەوە ئەو غیرەی کە ئیمان دروستێکا غیرەی ئیمانی و دینی دروستێکا تۆ دژایەتی ناحەق بکەی دژایەتی گەندەڵی بکەی دژایەتی فەساد بکەی هیچ عەقیدە و بیر و بڕوایەکی تە دروستی ناکە ئیساکان خۆیان لە هیچ ئەفکارێکی چەپ و فڵاو و فیسار ناترسن ئەوان تەنها لە غیرەی ئیمانیە ترسن لە ئیماندارە ترسن ئەزاننی خەڵکی ئیماندار گەندەڵی قبوڵ ناکە داوێن پیسی کە لەناو کووردا هەر نەبوو ئەمانە هێنایان کە ئێستا بە ئاشکرا ئەکرێ ڕەوشی میلەت و ڕەفتاری میلەت و سلوکی میلەتیان هەمووشکان تەنها خەڵکی دیندارە تەنها مامۆسای ئاینیە تەنها مزگەوتە تەنانەت مەلاکانی یەکێتی و پاتیش قبوڵی ناکەن و دژایەتی ئەو گەندەڵی و دەخەڵی و داوێن پیسیەکەن کە ئەمانە ئەیێنین ڕواجی پێدەن و گرنگی پێدەن ئەوان ئەیانەوێ ئەم مینبەرە ئەم دەنگە ئەم کە ئەوەی کە قەومی لوتەڵێ ئینەهم قەومون یحبون ئەن یتطهرون قەومێکن حەزان لە پاکیە حەزان لە پاکداوێنیە حەزان کە مجتەمەعەکەتان پاک بێ مزگەوتەکان و حەزان هەیە ئەوان ئەیانەوێ ئەو حەزە پاکخوازیە نێڵ وەکو تعبیرەکە کە خۆتان بەکارهێنن لە پێیان پیسخۆرن ئەوان پیسویستن خەڵکی پیسیان ئەوێ ئەیانەوێ پیرۆزەکانی مزگەوت و خەڵکی دیندار و خەڵکی ئیماندار و پیرۆزەکانی ئیسلام بشکێنن و زۆر بەوردی ئەمە ئیشتەسییانە لە 60کان و 70کان و 80کان و ئیشی لەسەرەکان تا ئەو کاتە خەڵکی خراپ و گوێ درێژانە بردە مزگەوتەکان و بۆ قودسێتی مزگەوت بشکێنن بەڵێ بەڵام تونوتیش سەبات بۆی بەرهەمی مزگەوت چکە من گوێم لە کەناڵێکی لەو کەناڵە ڕاگەان نەبوو کە بە پارەی نەوت بەڕێوەچێ باسی لەو تا چەندێک پێویستە خەڵکی کوردستان منداڵەکانی قەدەغە بکات لە چوونیان بۆ مزگەوت پیرۆسری شوێنێکە مناڵ بچێ لێو فێری ڕازگۆیە بێ لێو فێری ڕێزی باوکودایکە بێ لێو فێری خوێنەواریە بێ من خەڵکی یەکێتی هەفتەی پێشوو لەگەڵە دانیشتم کە پۆستی هەیە و لایەکێتیش معاشی باشی مناڵەکانی نردوو بە دەوری قورآن لێکی لە مزگەوتەکانی سلێمانی ناوی مزگەوتەکە نابن با کەشف نەبێ چونکم ئەوی قەنەعەتی هەیە کە ڕەوشی جوان و ڕەفتاری جوان لێوە فێر ئەبێ لە مزگەوتەوە فێر ئەبێ ئەوی حەزەکە مناڵەکانی فێری عەرەبی بن تەنها لێوە فێری عەرەبی فێری قورآن خوێندن و فێری خوێنەواریە بن ئێستش من خۆ مامۆسای زانکۆ و تەلەبانەی کە باشن کە ڕەفتاریان باشە کاریان باشە ڕێزی مامۆسا ئەگرن مستەوایان باشە زۆرینەی زۆریان ئەگەر نەڵێن هەر هەمویان ئەهلی مزگەوت و دەرچووی مزگەوتەکان وانە کە پابەندن بە مزگەوتەوە لە هەڵبژاردننی ڕابردووە ئێساکانە کە ئەمانە دژایەتی مزگەوتەکەن هەموو سەرۆک لیستەکان ئەوانە بوون کە ئێمە لە مزگەوتەکانە دەرسمان پێ ئەوتن لە نەوەتەکانەوە یان دەرسیان خوێن لەگەڵ ئێمە سەرۆکی هەموو لیستەکان بەبێ جیاوازی هەموو خەڵکیشی زانی و زۆرێک لە کەناڵەکان خۆشیان کرد بۆ خۆیان 70 ساڵە خەباتەکە نەیانتوانی کۆمەڵی فلان و فلان و فلان دروستکەن سەرۆکی لیستەکان بکەن ئەو کەسانە سەرۆکی لیستانەکە کە لە مزگەوتەکانە لەگەڵ ئێمە دەرسیان نەکرێت یان ئێمە دەرسمان پێوتەوە جێگەی شانازی ئێمەیە بەڵ سوپاس دەکەم کاوی تۆریان مامۆستا گەبگەرم وڵای بەڕێزە سەبارەت بە ئەوەی کە زۆر جار باس لەوە دەکرێت کە مزگەوت شوێنی بەرهەمێنانی توند و تێژی و ئێرهابە
هۆکاری چیە کە ئەم تۆمەتە دەرێتە پاڵ مزگەوت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ طبعاً بۆ ناشرینکردنی پێگەی زانایانی ئاینی یان بۆ ناشرینکردنی سومعەی ئیسلام یان بۆ لەکەدارکردنی سومعە و شەخسیەتی مسلمانان هەڵدەکوتنە سەر مزگەوت و هەروەها لادانی وتاربێژان و هەروەها داخستنی مزگەوتەکان. ئەگەر چاوێک بخشێنەوەکو جنابی دکتۆری باسی کرد بە مێژووی زێڕینی کوردی قائیدە ڕەسەنەکانمان هەمووی لە مزگەوتەوە سەریان هەڵدا و پێگەیشتن. هەر لە پێشەوە سەلاحەدینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبێ بیگرە تاوەکو پێشەوای شەهید قازی کەوانە بەڕاستی نمونەی قیادەی کوردی ڕەسەن بوون لەبەر ئەوەی لە مزگەوتەوە سەریان هەڵدا ئەو هاشتوانیان حکمڕانی بکەن و دوور لە خیانەت و دوور لە تەفرەقە و دوور لە هەر هەموو کارێکی ناشرین بەرامبەر ئەم گەلە. بەڵام کاتێک کە هەڵدەکتێتە سەر مزگەوتان مزگەوت دادەخرێ مزگەوت دەڕوخێندرێ یان ڕیشی مامۆستایان دەسووتێندرێ یاخود مامۆستا لە ماڵەوە گول لە باران دەکرێ ئەوە لە کەدارکردنی هەموو شخصیەتی مسلمانانە واتە یاریکردن و گاڵتەکردنە بەر هەموو بیر و عەقیدە و بۆچوونی هەموو مسلمانان لە کاتێک مسلمانانیش بەشێکیان بێدەنگن و تەییدی ئەو حیزبانە دەکەن کەوا مامۆستایانی ئاینی دەگرێ یان تۆمەتباریان دەکا یان مزگەوتەکان دەڕوخێنێ. ئەگەر سەیر بکەین لەو کاتێکەوە شۆڕشی کوردی دەستی پێکرد لە مزگەوتەوە مەڵبەندیان بوو مەقەڕیان بوو دەخەوتن پێشمەرگە بەڕێزەکانی ئێمە لە مزگەوت دەمانەوە مۆڵگەیان مزگەوت بوو. بەڵام کاتێک کە هاتە سەر کورسی دەسەڵات هەستان بە ڕوخاندن و قەپاتکردن و داگیرکردنی مزگەوتەکان لە بری مزگەوتەکان مەساجیان کردەوە لە بری مزگەوتەکان عارەخانەیان کردەوە لە بری مزگەوتەکان دوور لە ڕووی جەناب چەندین مەلاهی و مەلهەیان کردەوە بۆیە ویستان بەو شێوازە پاداشتی مزگەوت بدەنەوە. مزگەوت دەتوانێت گۆڕانکاری بکە زانای ئاینی دەتوانێت قیادەی گەلێک بکە ئەوانیش قبوڵیان نییە هیچ کەسێک لە غەیری خۆیان قیادەی خەڵکانێک بکە دەبێت خەڵکانی وەکو دوور لە ڕووی جەنابتان مناڵێک دەستی بگرن و بە کەیفی خۆیان یاری بە چارەنووسی ئەم گەلە بکەن. مامۆستایانی ئاینی یاخود مزگەوتەکان کە پیرۆزێکی ئەم ئیسلامن بەڕاستی ئەوان لە ئیسلام دەدەن لە سومعەی مسلمانان دەدەن ئەگەرنا هەڵکوتانە سەر مزگەوت و مامۆستایانی ئاینی بەڕاستی هیچ لە دەسەڵاتی وان زیاد ناکە بگرە ڕۆژ بە ڕۆژ لەرزۆکتریان دەکات. حاکمی مەدەنی ئەمریکی لە عێراق پۆل بریمەر لەو کاتێکەوە عێراق داگیرکرا دەڵێ ئەگەر هاتبەوە پیاوانی ئاینی عێراق نەبوونایە بە ئابەدی عێراق نەدەگەیشتەوە سەر سکە و ژیانی ئاسایی خۆی تێپەڕێنی. ئەوە شایەدی دوژمنانە بۆ ئێمە بۆ زانایانی ئاینی و بۆ کەسانی مزگەوت و پێگەی زانایان. بەڵام کاتێک کە دەزانرێت مامۆستای ئاینی لەناو خەڵک گوێی بۆ دەگیرێ خەڵک ڕێزی لێ دەگرێ خەڵک خۆشی دەوێ مامۆستای ئاینی بۆ دنیا خۆ نافرۆشێ بۆ مەنسەب و کورسی و پارە و دەسەڵات خۆی سوگ ناکە ئەوان نانەوێت دەبێت ئیلانەکە زا بەداخەوە. ئەگەر سیر بکەین وتارێکی هەینی 15 خولەکی کە لە ئۆقاف و بۆمان دەنووسێتەوە دێتە مزگەوتەکان ئەگەر بێت و خوێن سەلکان ببا دەڵێ باسی گەرمان بۆ بکە و باسی ڕۆژم بۆ بکە و باسی تەڵقیحاتم بۆ بکە. کوا بایەخی مزگەوت کوا ڕۆڵی مزگەوت کوا ڕۆڵی زانایانی ئاینی وەڵڵاهی لەگەر ڕێزم بۆ زانایانی ئاینی بەڕاستی ئەگەر بێت و ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف تەطبیق بکەن بەڕاستی دوورە لە ڕێنماییەکانی شەریعەتی ئیسلام لەبەر ئەوەی بەڕاستی هەر کەسێک لە ناو قەومێکدا بژیا دەبێت ناخۆشیەکانی و ئازارەکانی باز بکە. مامۆستایانی ئاینی بەداخەوە جاری وایە بۆتنە بەشێک لە دەسەڵاتێکی زاڵم. مامۆستایانی ئاینی بە عەمامەی پاکیانەوە بۆتنە پەردەپۆشی زوڵم و دەسەڵاتی ئەم حیزبە شکست خواردوانە لە دەسەڵاتی حکمڕانی دەسەڵاتی کوردی. بۆیە وایە لاتۆ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕێگای یەک مینبەرەوە توانی هەم دنیا بگۆڕێ لەبەر ئەوەی سەربەخۆ بوو. بەڵام مامۆستایانی ئەوڕۆ لەبەرەوەی سەر بە دەسەڵاتن سەر بە حیزبن سەر بە ولاولان نەیان توانی گۆڕانکاری لە مزگەوتەکەی خۆشیان بکەن. بۆیە حکومەت هەستا بەدژایەتکردنی مزگەوت و مینبەر و تەکیە و خانەقاکان و چەندین مزگەوتمان بینی بەهۆی ئەوەی کەوە خاریز دوورە لە ڕێنماییەکانی شارەوانی هەستان بە ڕوخاندنی لە جێگای مزگەوت پارک و یاری و شوێنە گشتەکان دروست کراوە. کوا ڕۆڵی مزگەوت ماوە کوا زانانی ئاینی ماوە. ئەگەر مامۆستایانی ئاینی دەوری خۆیان بدین بەڕاستی دەتوان قیادەی گەلێک بکەن پێشەواتی گەلێک بکەن. نمونەشمان هەیە کە چەندین قیادەی ڕەسەنی کوردی لە مزگەوت و حوجرەکانی مزگەوتەکان پێگەیشتون ئەوانەی کە لێی دەترسێن بەڕاستی هەر مزگەوتە و هەروەها منداڵی مزگەوتە. خوای ڕەب العالەمین باسی پیاوانی مزگەوت دەکات دەفەرمێ فیه ڕیجال یحبون ئەن یەتەطەهەروا لە ناو مزگەوت
تاقمە گەنجێکن کۆمەڵێکن خەڵکانێکن کەوا دژی پیسی و پۆخلین دژی گەندەڵین دژی ناعەدالەتین بۆی ئەوانیش دژایەتی هەموو دادگەریەک دەکەن دژایەتی هەموو ڕۆژنایەتێک دەکەن هەموو ڕناچێک دەکەن جا مامۆستای ئاینی بێ و مامۆستای قوتابخانە بێ و یاخود مامۆستای زانکۆ بێ و یاخود وانە بێژێک بێ و لە هەر جێگایەک بێ سزای دەدەن بە دوورخستنیان. بەڵێ سپاس دەکەم مامۆستا دوات دەگەڕێم بۆ لای بەڕێز قسە لەسەرەوە بکەین مزگەوت ناوەندی بەرەمێنانی تونتیژ دەگەڕێم بۆ لای بەڕێزت کە دکتۆر ناوبڕێکمانێ دوات دەگەڕێم بۆ لای بەڕێزت ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کەک دکتۆر سەبارەت بە هۆکارەکانی توندوتیژی ئایا مزگەوتە مەسەرەن توندوتیژی بەرهەمدێنێ یاخود هۆکاری ترە کە لە کوردستان وایە کردووە توندوتیژی بەرهەم بێت؟ خۆی ئەگەر بە شێوەیەکی زانستی بە دوای هۆیەکان و هۆکارەکانی توندوتیژیا بگەڕی لە هەموو دنیاە کۆمەڵ هۆکاری سەرەکی هەیە. یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی توندوتیژی ئەو ئینسان کە بۆ پەنا بۆ توندوتیژی ئەبا بوونی زوڵم و ستەم و نەعەدالەتیە. هەموو نەعەدالەتی ئەم هەموو زوڵم و ستەمەی کە ئەکرێ ئەمە هۆی سەرەکی توندوتیژیە لە هەموو دنیا. هەر میلەتی هەر ئینسانێک کاتێک ئەبینێ سوکایەتی بەرامبەرەکرێ زوڵم و ستەمی بەرامبەرەکرێ ئیتر پەنا بۆ هەموو جۆرە دەربازبوون و بۆ هەموو ڕەتفعلێک ئەبات. ئەمە هۆی سەرەکی توندوتیژیە. یەکێتر لە هۆیەکانی سەرەڵدانی توندوتیژی بێکاری و بەتاڵیە. بێکاری و بەتاڵی ئەمەش یەکێکترە کەوا ئەکات ئەم ئینسانە بە دوای هیچ حەلێکی نییە، هیچ دەرفەتێکی نییە. یەکێ لەم گەنجانەی هەولێرم کە خوێنمەوە ئەڵێ ئەم گەنجە هیچ ئیشێکی نەبوو، ڕۆیشتۆ بۆ هەندەرانیش لە تورکیا و گێڕاوێنێتەوە، داوای ئافرەتێکیشی کردووە کە حەزی لێی بووە نەیانداوێتیان تۆ ئیشت نییە، پارەت نییە، نەیانداوەتێ. ئەمە ئیتر لێرە تووشی بێهیواییە کە بێ پەنا ڕەنگە بۆ کۆمەڵی کاری غەڵەت و بگیان بکەوێتە غەڵەتەوە. یعنی یەکێکی تر لە هۆکارەکە ئەمە دافعی دینی و عەقیدەی نییە کە ئەم گەنجەی بەو ڕێگا
دابردو ئەمە ئەو بەتاڵی و بێکاری و نەعەدالەتیە کە لە هەرێمەوە لە کوردستان ناکرێ و ریشیش دەرفەتێ و منفەزێکی دەست نەکەوتۆ پەنا بۆ ئەو ڕێگا باکە پەنای بۆ بردووە لە ڕوانگەی و دەسەڵات و کارێک بێ بۆ رەمینانی تیرۆر لە هەموو دنیا دەسەڵات بڵێ نەعەدالەتی دەسەڵاتێکا زوڵم مستەم دەسەڵاتێکا بێکاری دەسەڵاتێکا دابینکردنی کاریش ئەگەر بە تعبیرە ئیجابێکی باسیکەین هەر دەسەڵاتێکا ئەمە هەمووی هینە داڕوخانی ئابووری خەتای دەسەڵاتە گەشەکردنی ئابووری خەتای دەسەڵاتە کاتێ وڵاتێ تووشی داڕوخانی ئابووری بوو هەموو دیاریدەیەکی دزێ و لە وڵاتە سەر هەڵەدا لە یەکێک لەو دیاریدانە دیاریدەی تونند و توژی خۆکوشتن و پەنا بۆ خەڵکوشتنە یەکێکی تر لە هۆکارەکانی بەتایبەتی لە وڵاتە دواکەوتانی خۆیان منهەجی پەروەردە منهەجی خوێندنیش ئەویش یەکێکتر لە هۆکارەکانی تونند و توژی ئێمە دەیان کتێب پەروەردەی نیشتمانی فڵان و فیسانمان خوێن با بە برا چەک هەڵگرن هەموو هەر چەک هەڵگرن و بڕۆن بە کۆڕی خەبات و تێگۆشان و دەیان جار ئێمە کاوی ئاسنگەرە درێ بە گوێچکەمانە ئێسش لە مزگەوتەکانە کە خوافاتیەکە کاوی ئاسنگەر پیاوێکی مهم و پیرۆزە چوو بە چەکشە سەری فڵان کەسێکی پانەوە کرد کە ئەمە سەردەمی بەسەر چۆن خوافات و ئیرهاب و کوشتنە سەردەمی بەسەر چۆ بێ نەکرێتە مێشکی تەلەبەوە نەکرێتە مێشکی نەوەی نوێەوە ئەبێ ئێمە فێری قوتابیەکان بکەین لە مەکتەب و لە زانکۆ لە پەیمانگەکانە ئەم قوتابیە فێر بێت چۆن ڕێزی ئینسان ئەگرێ ئەگەر ئینسانێکیش کەوتە هەڵەوە چۆن ڕاستیەکاتەوە ئەگەر ڕاست نەکراوە چۆن پەنا بۆ قانون و دادگا برێ نەبچی چەکوشێک و خاکەنازێک و بێڵە بێت و سەری پانەوەکەی ئەم کولتورە ئەم خوێندنە ئەم منهەجە ئەم بێکاری ئەم بەتاڵیە ئەم هەموو دەرد و سەری کوێرەوەری کە لەم وڵاتی ئێمە هەیە هەمووی هۆی تندوتیژیە یەکێکی تر لە هۆیەکانی تندوتیژی کە پەیوەستە بە ئاینەوە هەر کەسێکی دیندار مەسیحیە مسلمانە یەزیدیە کاکەیە هەر دینێکی هەیە کاتێک کە سوکایەتی بەرامبەر بە دینەکە یەکرێت دین هێڵی سوورە بە درێژایی تاریخیش هێڵی سوور بۆ هەتا ڕۆژی قیامەتیش هێڵی سوورە کە شعوری دینی ئینسانی بریندەرەکرا پرا بۆ تندوتیژیە بە بۆیە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم کاتێک بە سریەکانی بەڕێ کرد ئەو نزیکی پیاوە ئاینەکان نزیکی معابیدەکان مەکەون کە دینی بەتاڵش بوون عقیدەی بەتاڵش بوون چونکە کە شعوری دینی هەر کەسێک بەهین کرد حەقی لێ وەرناگرێ ئیسلام و لێ وەرناگرێ لەم وڵاتە دواکەوتوانە بەردەوام شعوری دینی خەڵک بریندارەکرێ لە تەلەڤیزیۆنەکان و لە کەناڵەکان و لە جەریدەکان و بەردەوام شعوری دینی بریندارەکرێ ئەڵێ ئەوە نییە سوکایەتی بە مزگەوتەکە ئەوە نیە سوکایەتی بە مەلایەکە ئەمە کە هەموو شعوری دینی کۆی گشتی دەستە جەمعی خەڵکیە ئەمە ئەبینێ کابرا پەنا بۆ تندوتیژیە بە ئەمانە هەمووی هۆی سەرەکی تندوتیژین زۆر لێکۆڵینەوەش کراوە بەداخەوە خۆ لەم وڵاتی ئێمە خەڵک بەدوای لێکۆڵینەوە و توێژینا ناڕۆ خەڵکی ئێمە بە زمانی حیزبی قسەیەکە وا قسەکە کە حیزب لێ ڕازی بێ و بیکە هەڵبژێرێ بۆ پەرلەمان و پۆستێکی بداتێ خۆیەکانی تندوتیژی تەنانەت لە شاری قاهیرە توێژەرێکی بریتانی لێکۆڵینەوەیکی کردبوو ئەوێ هەموو ئەو کەسانی کە کەوتونەتە داوی تندوتیژیەوە خەڵکی گەڕەکە دواکەوت و شعبیەکانن کە هیچ خزمەت گوزارێکی نییە هیچی شوکارێکی نییە کە خەڵک لە باردۆخێکی ئابووریدا ڕووخاوە هیچیان خەڵکی گەڕەکە ڕاقیەکان نین خۆزگە خەڵکی ئێمە هات زانکۆکانمانە هاتن لێکۆڵینەوەی ورد و علم و زانستیانەکرد وازیان هێنا لەوەی بکە بەدڵی حیزب و بەدڵی دەسەڵات قسە بکەن بۆی پۆست و پارەیان دەستکەوێ واز لەوە بێن قسەی علمی بکەن بەداخەوە کابرا دکتۆرە هەیە مامۆستای زانکۆی ئەویش دێ بە زمانە حیزبیە دواکەوتۆکە قسەکە نایە بە زمانێکی علمی کاکە ئەم گەنجە بۆچی بەم دەردەچوو بۆ پەنای بۆ تندوتیژی بردووە کە بێت لێکۆڵین بە شێوەیەکی زانستی خەڵک تێبگەێنێ دەوروبەرەکەی تێبگەێنێ هەم گەنجەکە لەوە بگێڕێتەوە کە نەکەوێتە هەڵەوە هەم خەڵک بۆچیان بکاتەوە هەم دەسەڵاتیش فێر بکە کە دەسەڵاتێک وەکو سیاسەتی وەکو بەشەر سیاستەکان نەک هەموو کاتێ پەنا بۆ تندوتیژی بێت تا ئێستا دەسەڵاتی وەکو حیزب تەسەڕوفەکە ئێستا دەسەڵات لە هەولێرە یەکسەر ئیعلانیەکە وەکو پارتی قسەکە خۆ نایە وەکو دەسەڵات وەکو حکومەت وەکو پەرلەمان قسەکە جارە پەرلەمان هەر دەوری نییە نازانم دەورێکی نییە پەرلەمان و لیژنەکانی پەرلەمان هیچ دەورێکیان نەبوو هیچ دەنگێکیان نییە دووسێ ڕۆژە من ئاگام لێ نییە پەرلەمان هیچ بڵێ حکومەتە قسەکان نوێنەرەکانی حکومەتن هەمیان وەکو پارتیش قسەکەن ئەوان نایەن وەکو حکومەت قسە بکەن کاکە حکومەتی هەمومانە پارێزگاری هەمومانە وەزارەتەکانی هەمووان تەنهایی یەکێتی و پارتی نین ئەبێ ئەوان بەهی خۆیان بەهی هەمومان بزانن و بێن دڵسۆزانە ئەبێ خەبی ئەو گەنجانش خۆن کاکەونە غەڵەتەوە نابێت ئەو بەدڵی حیزبەکەی و بۆ ئەوەی حیزبەکەی بیباتە پێشەوە پۆست و پارەی بداتێ بەدڵی ئەو قسە بکات. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر. مامۆستا عوسمان گەبگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی مزگەوت و توندوتیژی یاخود ئەو ڕووداوانە نەخوازراوانەی کە ئێستا ئێمە لە کۆمەڵگا دەیبین لە مەسەلەی خۆکوشتن توندوتیژی ئایا ئەوانە پەروەردەی مزگەوتن یاخود پەروەردەی شوێنی ترن و سەبارەت بەوانش بۆچی مزگەوت بازڵێکی کەناوەندێکی بەرەمێنانی توندوتیژیە؟ بەڵێ هەروەکو باسمان کرد بۆ لاوازکردن و بێهێزکردنی پێگەی مزگەوت و زانایانی ئاینی ئەم تۆمەتانە دەبەخشێنەوە. ئەمە پرسیار دەکەین ئەوانەی کەوا ڕۆژانە بە سەدان خەڵک لە ئەوروپا عملی ئینتیحاری دەکا و یان
کارێکی خۆ ناشرین دەکە ئایا و ئەهلی مزگەوتە بێگومان نەخێت ئەو خەڵکە دوورە لە مزگەوت بۆیە وای لێ هاتووە یاخود ئەوەی کەوا زانای ئاینی شەهید دەکا پەروەردەی مزگەوتە یان پەروەردەی مەدرسەکانی وانە ئایا ئەوەی مامۆستا لەناو ماڵ و منداڵی خۆی گول لە باران دەکا ئایا پەروەردەی مزگەوت بوو یان پەروەردەی مەدرسەکانی وان بوو ئایا ئەوەی کە ڕیشی مامۆستای سوتان پەروەردەی مزگەوت بوو ئەهلی مزگەوت بوو یان ئەهلی ئەو خەڵکانە بوو کە پروپاگەندە بڵاو دەکەنەوە ناعەدالەتی نادادگەری عنف دروست دەکات و تیژ دروست دەکات کاتێک منداڵە هەژارێک دەبینێ منداڵە مەسئولێک دار لەسەر بەردانانێک کە سابەتێک ناکات بەڵام بە باشترین شێواز دەژیا بەڵام ئەو مناڵە هەژارە شەو تا بەیانی لە خەمی بەیانێتی چۆن بچێت بۆ قوتابخانە و جلێک لەبەر بکە بۆیە ئەوە دەبێتە هۆی عنف مزگەوت جێی ئاشتیە جێی سەلامە جێی یەکریزیە جێی برایەتیە مزگەوت مەڵبەندی پێکەوە ژیانە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وإذا رأيتم من يعتاد المسجد فاشهدوا له بالإيمان هەر کەسێکتان بینی بۆ ئەهلی مزگەوت شادی ئیمانی بۆ بدەن لەژێر ڕۆژنایە ئاەتێک کە دەفەرمێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر خواهي رب العالمين دفرمي أوي أهل مزقوتا أوانيك وباوران بخوايا أواني أهل السلم أهل سلام أهل آشتين أو صلحوا آشتوا يعني بين كومالقا وكومالايتي كان كدكري هم اللي مزقوت دكري ما مستعي آيني بيشنجي أم صلحانية بويا درسواني مزقوتا كان براسي خلشي أمين ودسباكو داوين باكن بلام درسواني مدرسكاني شەیطان و ئەتباعەکانی دیارە کە خەڵکانێکی دوو لە ڕووتان عارەخۆرە خەڵکانێکی ئەهلی مەساجە ئەهلی بارەکانە ئەهلی دزی و گەندەڵی قۆڕخکاریە ئەو خەڵکەیەوە ئەوڕۆکە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک لە ڕاوچێدا بژە بەڕاستی لە مزگەوت نییە من زۆرجار پێشنیارم کردووە بۆ دەسەڵاتدارانی هەرێم پێشنیارم کردووە ئەگەر دەتانەوێت عنف نەمێنێت تند و تیژی نەمێنێ ورن ئەو خەڵکە زانایانەی کە ئاینین مامۆستایانی ئاینی و ناسا و معتەرەفن مەعهەدێک بکەنەوە ئەو خەڵکانێکەوە تووشی ئەم تند و تیژە بوون با لەوێ دەرسێک بخوێنن بزانە مامۆستای ئاینی تند و تیژی و بەرهەم دێنێ یان تند و تیژی بنبەر دەکا بۆیە باسی تند و تیژی دەکە لەسەر زانایانی ئاینی و لەسەر مزگەوت کە مزگەوت پێگەیەکە بۆ تند و تیژی بۆیە بۆ لاوازکردنی پێگەی مامۆستایان و مزگەوتە بۆ ناشرینکردنی حیزبێکی ئیسلامیەت جاری وا هەیە بۆیە بەڕاستی ئەوان هەر دوژمنی گڵۆب نین دوژمنی ڕۆژن دوژمنی چرایەکن لە هەر جێگای ڕووناکیەک هەبێ هەستی هەناسەیەکی ئازادی هەبێ ئەوان قەڵز دەبن ئەوان پێیان ناخۆشە بۆیە مزگەوتش بەڕاستی فێرە تەربیەتە فێرە تەعلیمە کاتێکەوە حجرە لە مزگەوتدا هەبوو بەڕاستی ئەو کاتی قائیدی چاکمان هەبوون ئەو کاتی خەڵکێکی لێهاتوومان هەبوون خەڵکێکی دامەزرامان هەبوو مامۆستا عەبدولکەریم مدەڕیس ڕەحمەتی خوای لێ کەسێک بووە خەرجی مەدرسە و مزگەوت بووە خەرجی حجرەکان بووە کاتێک چەند دکتۆرێکی بەڕێزی دەپرسن مامۆستا ئێمە خەرجی جامیعین و تۆ خەرجی جامیعی بۆ ئێمە ناگەینە تۆ فەرمووی للذكر مثل حظ الأنثيين جامعة مؤنثة جامع مذكرة بويا هميشه مزقود لبيشوي همو كل يوم معاهد خونا كان بويا اقل مزقود دوري خوي بجيري براسي تنتجي نامينه بلام خلكانك كوا هل دستي دبيته مفتي دبيته زانا دبيته برياردر بناوي ديني شو ولا دينش حالينيا سبب کارەکەم دەسەڵات داگیرکەرەیە لێ ناگەڕێ زانایانی ئاینی وەکو خۆیان دەوری خۆیان ببینن لێ ناگەڕێن مزگەوت ببێتە مەدرسەیەک بۆ تەربیە و تەعلیم تەربیە و تەعلیمی ئەو ڕۆکو جەنابی دکتۆری باس کرد هەر دەڕێ بابوبرام چەک هەڵگرن هەر بڕۆ بکوژە و بشارەوە بۆی بەڕاستی شتێکی ڕوحی فێر ناکە زیاتر مادیاتی فێر دەکا خەڵکیش ئەوڕۆ لە فەراغی ڕوحیدا دەژیا پێویستی بەوە هەیە تەوعیە بکرێت زاخاوی وێشک بکرێت زاخاوی جانی بکرێت فێری بکەیت کە بەڵێ خوای گەورە و گسکەی داناوە خوای گەورە هەژار دڵمەنی داناوە ژیان و مردنی داناوە لێ پێچینەوەی داناوە بەڵام کەسێک هەست بە مردن نەکا هەست بە حیسابی دوا ڕۆژ نەکا هەست بە حیسابی بەرزەخ نەکا کە دوورە لە مزگەوت بەڕاستی عنفی دروست دەکا بەڕاستی وای لێ دەکەوە خەڵکیش تونوتیش بێ بەڵێ هەموو ئەفلام و دۆبلاژ کرا و ئەو هەموو موسەلسەلاتانە و ئەو هەموو ئەتاری ئەو هەموو بەرنامەجێکەوە بۆ ئێمەی موسڵمان هاتووە بۆتە هۆی ئەوەی کەوە منداڵ لە ماڵەوە براگزکەی خۆی بەخینچێنێ بۆتە هۆی کاری ئەوەی کەوا ژن خیانەت لە پیاوەکەی خۆی بکە پیاوەکە چۆن ژنەکەی بەخینچێنێ وای لێ هاتووە من پرسیار دەکەم ئەو کەسانێکەوە خات و دوعایان شەهید کرد کە ئافرەتێک بوو لە کوردستان لەگەڵ ئێمە دەژیا
تەنها لەبەرەوەی دەیگوت لا إله إلا الله محمد رسول الله ئایا خەڵکی مزگەوت کوشتی یان خەڵکانێکی دژە مزگەوت شەهیدیان کرد ئایا ئەو خەڵکانێکەوە وەکو باسمان کرد ڕۆژانە قۆڵبڕی دەکەن سەختەچیاتی دەکەن دوو لە ڕووی جەنابتان یاخود دروشم و شیعاری بریقەدار و دوو لە ڕووتان درۆ و ناشیا بەڵاو دەکەنەوە ئەوانن عنفیان دروست کردووە بۆتنە هۆکاری تونتژیان مزگەوت و ئەتباعی مزگەوت و ئەندامەکانی مزگەوت بەداخەوە ئەوەی کەوا ڕۆژێک چۆتە مزگەوت بەڕاستی تێدەگا لە معنای ئیسلام واتە سەلام سەلام واتە ئاشتی خوا لە هەموو خەڵک بێ بۆیە هەر کاتێک گەشتە مسلمانێک پێویستە سەلام بکەیت واتە من مسلمانم المسلم من سلم المسلمون من لسانه ويده پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام ئیماندار و مسلمان کێیە ئەوەیە کەوا باوەڕداران و خەڵکی غیرە باوەڕداریش هەم لە زوبانی ئەمین بێت تەجەسوسی سەر نەکا جنێوی پێ نەڵێ تەشیری پێ نەکا هەمیش لە دەستی ئەمین بێ نەیکوژێ و تیرۆری نەکا بۆیە بەداخەوە ئێمە دەوری مزگەوتمان کپ کردووە دەوری زەعیف کراوە هاوینان دە ڕۆژێک دەورەی مزگەوت تێ بۆ قورئان خوێندن و دزوو خوێندن پاشان نامێنێتەوە دوای نوێژی عیشا مزگەوت دادەخرێ دوای هەموو نوێژەکان بڕیاری وەزارەتی ئەوقافە مزگەوت نابێ بکرێتەوە ئەدی باشە لە ڕۆژانی هەنیش دەدەقا وڵی خەڵک بۆ نەتێر نابێت تەوعیەی ڕوحی بکرێت تەوعیەی دینی بکرێت بۆیە هۆکاری تونند و تیژی و هۆکاری حیساب بۆ یەک نەکردن بەڕاستی ئەو دەسەڵاتکارێکەوە غەیری خۆی قبول نییە بۆیە مزگەوتی دەوێ ئەگەر لە خزمەت خۆی دابێ زانە بەڵێ سپاس دەکەین مامۆستا دواتەگرێم بۆ لای بەڕێزت سپاس دەکەین کاکتۆر سەبارەت بۆی کە کامیان مەترسینە سەر ئێستا و ئایندەی کۆمەڵگا ئەو دەسەڵاتە گەندەڵە یاخود ئەوانەی کە ئێستا لە مزگەوتەکان پەروەردە دەکرێن یان بە تاڵانبردنی سامانی هەرێمی کوردستان نەدانی موچە مزگەوت بە درێژایی 1400 ساڵ لە کوردستان هزاران مزگەوتمان بۆ لە هەموو شار و شارگەوت دەیەکە ڕۆژێ لە ڕۆژان مزگەوتەکان دەورێکی سلبیان نەبینیوە وتمان ئەگەر مزگەوت مەترسی بواە ئێساکانە نەک میلەتی گوشاخەکانیش نەمابوون و هەمووی سوتا بوو تەقێنرا بووەوە مزگەوت شوێنی ڕەحمەتە شوێنی میهرەبانیە ئێستاکانش ئێستش هەر کەسێک کە لێ قەومێ پەنا بۆ مزگەوتە با کە هەژار بێ دەستکورد بێت پەنا بۆ مزگەوتە با تووشی حادیسە بێ پەنا بۆ مزگەوتە با تووشی کێشەی کۆمەڵایەتی بێ پەنا بۆ مزگەوتە با و هەموو کێشە کۆمەڵایەتی و ئابووری و هینەکان هەتاکو ئێستش لە مزگەوتەکان لە ڕێی مامۆسایانی ئاینی و لە ڕێی ئەهلی مزگەوتەوە حەل ئەکرێ و چارەسەرەکرێ ئەوە مەترسیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر ئاسایشی ئەم وڵاتە لەسەر میلەتەکەمان گەندەڵیە نادادیە ناعەدالەتی هەموو ئەمانەیە ئەو زوڵم مستەمەیە کە ئەکرێ ڕۆژانە بەبەرچاوی ئەم هەموو گەنجەمانەوە هەیە کە ئێساکانەوە لە 2008ەوە ساڵانە زانکۆکانمان بەدەیان و بە هەزاران گەنج تەخەڕۆژەکە نەک تاعین بوون نییە تەنانەت هیچ کاریشی دەست ناکەوێت زۆری ناچارە بێ ڕوات بۆ دەریای ئیجاخنکێ و بە هەندێکی ڕزگاری ئەبێ و هەندێکیشی هەزاران دەسەڵاتە گەورەتی مەترسیە لەسەر هەرێم بەڵێ ناعەدالەتی ئەم دەسەڵاتە ناعەدالەتە ئەم دەسەڵاتە ئەگەر بە خۆیان نەچێتەوە چارەسەری ئەم هەموو کێشە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتێ نەکە دەیان دیاردێت دزێ و ناشرین دروست ئەبێ و سەر هەڵدانا میلەتەکەمان و مەترسیەکە لەسەر میلەتەکەمان وەکو مامۆستایەکی زانکۆلات سێنمون لە کۆمەڵگایەکی مسلمانیشیندا هەوڵێ بۆ بەرتەسکردنەوەی ئازادی بەتایبەتی ئازادی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ نەوەی مامۆستا باسی کرد دەبێت دەرگای مزگەوتدا بخرێ خوێندن لە مزگەوت کەم بکرێتەوە مامۆستایەک کە بەدڵی دەسەڵات نەبێت دوور دەخرێتەوە ڕێگەی پێنادرێت وتاری هەینی سنووردار دەکرێت ئێستا وانە هیچی نەماوە بە تایبەتی لە نەوەتەکانە لە مزگەوتەکانە دەرس و دەور هەبوو ئێستا هیچی نەما غێری خودبەی جومعە نەماوە هەندێک حوجرەی کەممان هەیە ئەوانیش ڕۆژانە متابعەکرێن لە وەزارەتی ئەوقافەوە و منهەجیان بۆ دەرەوە زەخت و فشارەکرێتە سەریان و ئەبێ مامۆساکە لەوێ نازانم تەسکی هەبێ فڵان و فیساری هەبێ هیچ دەرس و دەورێ لە مزگەوتەکانە نەماوە ئێستا تەنها نوێژەکان و خواپەرستیەکان ماوە و لەگەڵ خودبەی جومعە و ئەویش خودبەی جومعە نازانم زەخت و فشارەکرێتە سەریان کابێ بەدڵی دەسەڵات و بەدڵی حکومەت و بەدڵی وەزارەتی ئەوقافێک وەزارەتی ئەوقافیش کابراکە هیچ لە دین نازانێ هیچ شارەزایەکی نییە هیچ مستەوایەکی علومی شەرعی و ئەمانەی نییە ئەو هەموو خۆی ڕۆڵی هەیە لەم هێرشانەی کە دەکرێتە سەر مزگەوت و بە بۆچوونیەوە نەوەڵای ڕۆڵێکی نییە مەوەسمەوەی باراستی لاوەزکردنی ڕۆڵی مزگەوت ڕۆڵی ئەوە ئیش لەسەر ئەوەکەن کە ڕۆڵی مزگەوت پێگەی مزگەوت پێگەی مامۆستایانی ئاینی وتاری ئاینی هەموو شتانە لاواز کرێ وەکو بکرێ بە شتێکی ڕۆتینی جومعە ئەگەر خەڵکانێکە هەبێت تااقەتی بوو چێ جومعەکە کات و بگەڕێتەوە یان ئەگەر کەسێک چوون نوێژەکەی کە دوای نوێژەکە دەرگاکەی زۆر باشکەمەوە بەڵێ دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو هێرش و ئەو هێرشە ناڕەوانە بکرێت کە دەکرێتە سەر مزگەوت سەر ئاینی پیرۆزی ئیسلام لەلایەن خەڵکەوە لەلایەن پارتی ئیسلامیەکانەوە لەلایەن مامۆستایانی ئاینیەوە وڵای بێت لە هەموو کەناڵەکانەوە بە ڕێگەیەکی بڵین بە ڕێگەیەکی زۆر حەکیمانە چونکم دینی ئیسلام دینی حکمەتە یەکەم
پێخوای گەورە یەکەم هەنگاو کەڵێ ئودعوی لە سەبیلی ڕەبیکە بالحیکمە یەکەم هەنگاو کە ئەبێ حکمت بێ ئێمە وڵاتی خۆمانە شاری خۆمانە میلەتی خۆمانە ئەگەر کێشە و مشاکلەکە دروست بێ هەمومان زەرەکەین پێش ئەوەی دەسەڵات و ئەوان زەرەکەن خەڵکە هەژار و داماوەکە زەرەکە ئێستش کە ئەو کێشەی هەولێر بۆ کوڕی هەژار و فەقیرە کوژراوە هەر خەڵکی داما و زەرەری کردو چایەکی زەرەکە خەڵکی حرس و پۆلیس زەرەکە کە هەمیان کوڕی هەژارن کە بە تایبەتی مامۆسایانی ئاینی ئەتوانن ڕۆڵی زۆر سەرەکی و کاریگەر ببینن ئەتوانن خیتابێکی باشیان هەبێ زەقت و فشار لەسەر دەسەڵات دروستکەن و هەموو مامۆسایانی ئاینی ڕۆڵی خۆیان بینن وەکو مزگەوتەکان ڕۆڵ و پێگەی گرنگی مزگەوتەکان بگێڕنەوە ئەمە باشترین ڕێگە و باشترین دەرفەتە کە لە ڕێگەی مامۆسایانی ئاینی و بتوانن ئەو ڕۆڵگەڕن بۆ خۆیان و بۆ مزگەوتەکان. زۆر سپاس. مامۆستایەک خولەکیش بۆ بەڕێزت کاتمان نەماوە سەبارەت بەوەی کە تا چەندێک ئەو ئێرشانەی دەکرێنە سەر مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام بۆ دەکرێتە بابەتی میدیایی بۆ لەبیربردنەوەی ئەو قەیرانەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە و هاوڵاتیان پێوەی گیرۆدە بە کورتی بێ سوپاس دەکەین کاتمان نەماوە. بەڵێ زۆر ئاشکرایە بۆ تێبزرکردن و بۆ ونکردنی ئەم هەموو پرس و باس و خواسی کە ئەمڕۆ لە کوردستاندا هەیە هەر لە دزینی دەنجی انتخابات و لە هاکردنی دەنجی ئەم جیهاز و ئەم هەموو ناعەدالەتە بێ موچەیدا هەرچی تۆ ناویدەنەی بیگرە بۆیکەوە ئەم هەموو قەیرانە بر بکرێ داپۆشرێ هەستاوان باس و خواست هێناوت کە مزگەوت ئەوە بۆیە ئەگەر بگوترێ مزگەوت جێی عنف و تیژە دەبێ ئەمە خەڵک ڕای بگەێنێ چونێ ئەوان نانە ناو مزگەوت ئەوەی دەڵێ مزگەوت جێی تونند و تیژە نەهاتوتە مزگەوت ئەگەر بۆ تەعزیەکیش نەبێ بۆ تەعزیەک هاتبێ با خەڵکی مزگەوت و دەوروبەری مزگەوت و جیرانی مزگەوت بڵێ مزگەوت جێی تونند و تیژە نەوەک نەیارەکان و دوژمنانی مزگەوت بڵێن مزگەوت جێی تونند و تیژە بۆیە بەڕێزم بەڕاستی بۆ تێبزرکردنی حسابە سیاسیەکانی خۆیان بۆ ناکۆچە سیاسەکانی خۆیان هەستاون دەستی ڕەشی و چەوری خۆیان بە زانایان و بە مزگەوت و بە ئیسلام بسڕنەوە کە مزگەوت خەڵکی تونند و تیژی دروست کرد بێ بەڵام ئەوە بەڕاستی وەکو باسماکە هەر بۆیە خۆڵ خستنە چاوی خەڵکە بۆ کبکردنی دەنجی ئازادە بۆەوەی کەوا خەڵکێک لە مزگەوتەوە خواناس و خواپەرست پەروەردە نەکرێ بەیانی ئەوان ئیستیفادە لێ نەکەن بۆیە خەڵکێک کە پەروەردەی مزگەوت بوو نابێتە دار و دەستێ ئەم حیزبە داگیرکەر و گەندەڵکارانە دەبێتە دەستپاک دەبێت داوێن پاک دەبێت ڕازگۆ دەبێت ئەوانش بەڕاستی لەگەڵ خەڵکی دەستپاک و داوێن پاک و ڕازگۆ بەڕاستی دانیان ناکوڵێت بۆیە هەموو هەوڵ و تەقەلایان بۆیەکەوە مزگەوت و زانایانی ئاینی و دەوری مزگەوت کب بکرێ ئەگەر بۆ تەعزیەیەک ئەگەر بۆ ژنمارەکردن و شەکرا خواردنەوەیەک مزگەوت بەکاربێ ئەگەر ناوەکو نوێژی هەینی بەڕاستی ڕوحێکی نەماوە جەماعەتەکان ڕوحێکیان نەماوە لەبەر ئەوەی لەژێر چاودێری و جاسووسی و هەروەها قۆڕخکاری و هەروەها داگیرکەری مزگەوتدا بەڕاستی ناتوانانی بسێ مزگەوتیان سپاس دەکەین مامۆستا سپاس دەکەین کاتمان تا و زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردەی زانایانی کە لەورێرەوە لەگەڵ ماموێرا دکتۆر ئاراس محەممەد ساڵح مامۆستای زانکۆ کەرەستەوەی سەرەکی لەگەڵ مامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارم تا برنامێکی تر خواتان لەگەڵ